بەڕێزانم کاتتان باش. ئەمڕۆ پێشهاتێکی سیاسی لە گوڵەخانە تا ڕادەیەک بڵێن هاتۆتە پێشەوە بەسەر ئەم شەقامەدا. ئەمە و شەقامەیە کە دەچێت بۆ گوڵەخانە. دیارە ئێمە وەکو تیمی میدیایی ڤار ویستمان بچینە گوڵەخانە یاخود لایەنی کەم لە بەردەمی گوڵەخانەیە ئەم ڕاستەوخۆیە بۆ وەرگرانی ڤار بخەینە ڕوو. بەڵام دیارە پاسەوانەکانی ئەوێ داوایان کرد کە ئێمە دوورتر لە شوێنی باڵین حەوانەوە و شوێنی سەرەکی محەممەدی حاجی مەحموود کە گوندی گوڵەخانەیە دوورکەوینەوە بۆی لەوێ بتوانین ئەم ڕاستەوخۆیە داخڵ بین. جا مەبەستمەوەیە بۆیە لۆکەیشنیێرەم هەڵبژاردووە هۆکارەکەیەوەی. بەرحاڵ ئەمڕۆ لە گوڵەخانە شاندێکی وڵاتی ئێران شاندە ئێرانەکان سەردانی محەممەدی حاجی مەحموودیان کردووە لە گوڵەخانە کە شوێنی حەوانەوە مانەوەی محەممەدی حاجی مەحموودە. دیارە ئێساش چەند ئۆتۆمبیلێکی جامڕەشم بینی پێدەچێت باڵێن پەیوەندیدار بێت بەو بابەتەی کە من ئێسادەی خەمەڕوو. ئەم شاندە ئێرانیە هاتوونەتە گوڵەخانە لەگەڵ محەممەدی حاجی مەحموودا قسەیان کردووە. دوا بە دوای ئەو ینی دوا بە دوای هاتنی ئەم شاندە ئێرانیە بۆ گوڵەخانە شاندێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان وەکو باسم کرد بەم شەقامەدا ڕۆشتون بۆ گوڵەخانە و یعنی لە دوای هاتنی شاندە ئێرانەکە بۆ لای محەممەدی حاجی مەحموود شاندێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان هاتوون و سەردانی محەممەدی حاجی مەحموودیان کردووە. جابە بەڕوونی بۆتان باس بکەم کە شاندەکەی بڵێن پارتی دیموکراتی کوردستان بریتی بوون لە علی حسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و هاوکات بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و زەڕایەن و ڕاپەڕینیشە و بەیاوەری سانا و فەرەیدون جوانڕۆیی یاریدەدەری بەرپرسی مەکتەب دکتۆر محەممەد خورشید بەرپرسی لقی دوانزەی هەڵەبجە و هەواڵانی مەکتەب و شاندی یاوەری لە گوڵەخانە سەردانی محەممەدی حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانیان کردو. ئەڵبەت ئەمە دەقی ڕاگەنراوێکی فەرمیە بۆ ئەو خۆی ئەم بابەتەم ئاوەڕوون کردەوە. دیارە هاتنی ئەم شاندەی پارتی لە کاتێکدایەکو باسم کرد لە دوای هاتنی ئەو شاندە ئێرانیە بوو بۆ گوڵەخانە. من چەند جارێک پێش ڕاستەوخۆکە ویستم پەیوەندی لەگەڵ گوتەبێژی پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان دکتۆر فەرهاد لەگەڵ ئەو قسە بکەم. دیارە تەلەفۆنەکەی بەردەست نەبوو وەڵامی تەلەفۆنەکەی ئەمەی نەدایەوە. بەڵام پاسەوانەکانی باسییان لەوە کرد کە بابڵین لەوێ باسییان لەوە کرد کە محەممەدی حاجی مەحموود ئێستا گوڵەخانەی بەجێشتوو بەرەو بابڵین چۆتە شاری سلەیمانی. دیارە هاتنی ئەم شاندەی ئێرانەکان بۆ لای محەممەدی حاجی مەحموود و پاشتیش سەردانی ئەم شاندە باڵایی پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکدایە هەر بابڵین چەند کاژمێرە پێشێسا هەر ئەمڕۆ محەممەدی حاجی مەحموود لە پلاتفۆرمی خۆی لە پێگەی پلاتفۆرمی خۆی لە تۆڕی میدیایی بابڵین ببورن تۆڕی فەیسبوک بابەتێکی بڵاو کردوێتەوە. دەڵێت تا ئێستا بەڕێز نووری مالکی ینی تەواو محەممەدی حاجی مەحموود بابڵین خۆی یەکلایی کردوێتەوە کە محەممەدی حاجی مەحموود بابڵین ببورن خۆی یەکلایی کردوێتەوە بە جۆرەی ئەم پۆستە من باسە و بابەتەکەم. ئەو دەڵێت تا ئێستا بەڕێز نووری مالکی بەدیلی نییە و وەکو کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق دووپات دەکەینەوە بە کشانەوەی ناوبراو لەسەر تویتێکی ترامپ. دیارە ئەم بابەتە ترامپ لە ماوەی ڕابردووە دژی ئەوە بوو کە نووری مالکی وەکو پۆسی بابڵین سەرۆکوەزیرانی عێراق کاندید بکرێتەوە. ئەم جەخت لەوە دەکاتەوە کە دەڵێ دووپاتی دەکەینەوە بە کشانەوەی ناوبراو لەسەر تویتێکی ترامپ مەرجعەتی شیعە لاواز دەبێت و بێدەسەڵات دەبێت. دیارە مەبەستی عێراقە بۆیە نابێت شیعەکان بچنە ژێر کاریگەری لێدوانەکانی ترامپ. مالکی گونجاوترین کەسایەتی عێراقە بۆ پۆسی سەرۆکوەزیران. دیارە ئەم پۆسەی محەممەدی حاجی مەحموود وەکو باسم کرد چەند کاژمێرێک پێش ئێستا بووە و ئەمە لە کاتێکدایە کە ئەمڕۆ ئەم دوو شاندە باڵایی پارتی دیموکراتی کوردستان و ئێرانەکان سەردانی گوڵەخانەیان کردو و چاویان بە محەممەدی حاجی مەحموود کەوتووە. ئەم پۆسەی باڵین ئەم پۆسەی محەممەدی حاجی مەحموود لە کاتێکدایە کە جۆرێک لە جۆرەکان پارتیش لە ماوەی ڕابردوو باڵین ئەوان باسییان لەوە کرد کە پیرۆزبایی دەکەن لە بەوەی کە نووری مالکی ببێتەوە سەرۆکوەزیران لە عێراق
و وەکو یەکەم باڵێن پیرۆزبایی خۆیان و پاڵپشتی خۆیان بۆ نووری مالکی دووپات کردەوە. ئەمە لە کاتێکدایە کە نووری مالکی یەکێک بوو لەو کەسانی کە بودجەی هەرێمی کوردستانی بڕی، ئەمە نیگەرانیەکی زۆری لێکەوتەوە، بە تایبەتیش ئەو کات باڵێن مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان زۆر دژی ئەوە بوو، چونکە نووری مالکی هۆکار بوو بۆ بڕینی قوت و بودجەی هەرێمی کوردستان، بۆیە ئەو کات نیگەران بوو لەو هەڵوێستەی بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان نیگەران بوو، بەڵام بە دیاریکراوی مەسعود بارزانی زۆر نیگەران بوو، زۆر تووڕە بوو لەوەی کە نووری مالکی هۆکارە بۆ بڕینی بەشە قوت و بودجەی هەرێمی کوردستان. بەڵام ئێستا باڵێن پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی لە نووری مالکی دەکات. ئەمە دایان خوێندنەوەی بۆ دەکرێت. چاودێرانی سیاسی دەڵێن ئەم پێشاتە سیاسیە لەم کاتەیە ڕوویداوە، خۆی لە خۆیان جێگومانە. من قسەم لەگەڵ چەند کەسێکی سیاسی کردەوان خوێنەوەکەیان بەو جۆرە بوو، باشە چۆن ئەو کات مەسعود بارزانی بەو تووڕەبوونەی خۆی و بەو نیگەرانەی خۆی لە نووری مالکی و ئێساش باڵێن پیرۆزبایی لێ دەکات بۆ وەرگرتنی پۆسی سەرۆکوەزیران لە عێراق، و هاوکات هاتنی ئەم شاندە ئێرانیە بۆ گوڵەخانە ئەمڕۆ و دوا بە دوای ئەو هاتنی شاندێکی پارتی دیسان بۆ گوڵەخانە بۆ لای کاک محەممەدی حاجی مەحموود، و پاشریش ئەو پۆسەی محەممەدی حاجی مەحموود کردوێتی. ئیتر ئەمە وەکو باسم کرد چاودێرانی سیاسی خوێندنەوەی لەو جۆرەی بۆ دەکەن، بەڵام دوجار بابەتەکە باڵێن بە هەواڵەکە ئەوەیە کە ئەمڕۆ هەرچەندە ئەمە لە میدیاکان بڵاو نەکراوەتەوە کە ئەمڕۆ میدیای فەرمی بەبەسمە، میدیای فەرمی باڵێن نە میدیای فەرمی پارتی دیموکراتی کوردستان و نە هیچ میدیایەکی دیکە پەیوەندیدار بەو بابەتە ئەوەیان بڵاو نەکردوەوە کە ئەمڕۆ شاندێکی باڵێن ئێرانەکان سەردانی گوڵەخانەیان کردووە هاتوون بۆ لای محەممەدی حاجی مەحموود، بەڵام تەنها ئەویان خسۆتە ڕوو بە ڕاگەیەنراوێکی فەرمی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی بڵاو کردوێتەوە کە شاندێکی پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ هاتوون بۆ گوڵەخانە بۆ لای محەممەدی حاجی مەحموود، بەڵام پێش ئەوان شاندە ئێرانەکان لە گوڵەخانە بوون و سەردانی محەممەدی حاجی مەحموودیان کردووە.